هەوڵ دەدا جێبەجێ بکاتن. سوپاسی وەزیری کاروباری کۆمەڵایەتی دەکەین بۆ ئەم هەنگاوە. سوپاسی وەزارەتی پلاندانان و جەنابی وەزیر کاک دکتۆر عەلی دەکەین بۆ یارمەتیدانیان. لەسەر و یانیشەوە سوپاسی USAID ئەمریکا دەکەین کە بەڕاستی زۆر بە جددیەوە هاوکار بوون لەگەڵ وەزارەت، لەگەڵ هەردوو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و لەگەڵ وەزارەتی پلاندانان بۆ سەرخستنی ئەم پرۆژەیە. دەستخۆشی لە جەنابی وەزیر دەکەم. ئەمانە ئەو شتانن کە هەر حکوومەتێک کە بیاوێ چاکسازی بکا دەبێ ئەو هەنگاوانە بنێ. دەستخۆشیان لێ دەکەین و سوپاسیان دەکەین. ئەگەر ئێوە پرسیارێکتان هەیە. سپاس هەڵبەتە ئەوانەی کە سوودمەندن ماگانە 150,000 هەیە و بە شێوەیەکی ماگانە دامەژ دەکرێت و بەپێی ئەو سیستەمە ئەو کەسانەی کە تاکانیان لەگەڵ سیستەمیەک دەکرێتەوە موچەکانیان ڕادەگیرێت تا ئەو کاتێک کە داتای تەواو و پێویست پێشکەش دەکات. کۆ دەبێتەوە. کۆبوونەوەکان بەردەوامە و بە تەئکید هەدەفی هەموو لایەک ئەوەیە کە بگەین بە ڕێکەوتنێک و ئێمەش وەکو خۆمان وەکو پارتی ئێمە حەز دەکەین ئەم مەسەلەیە بە گفتوگۆ بە سازان کێشەکە چارەسەر بکرێتن. هەوڵەکانی ئێمە بۆ ئەو گفتوگۆیە بەردەوام دەبێت. ئێمە هیوادارین لە کۆبوونەوەی سێزدەی مانگ بگەینە ئەنجام. پەیوەندی ئێمە لەگەڵ بەغدا باشە. ئێمە ئەوان طبعاً ئێوە دەزانن ئەوان سەرقاڵی مەجموعەیەک کاروباری خۆیانن. ئێمەش لە هەرێم سەرقاڵی ئەم کێشانەین کە لە پەیوەندی بە هەرێمەوە هەیە. بەڵام بە تەئکید پەیوەندی ئێمە لەگەڵ بەغدا پەیوەندیەکی بەردەوامە و لە ئایندەشدا ئەگەر پێویست بێ کە پێویستیشە سەفەری بەغداش دەکەین. بەڵێ ئاڕمەکەن قایق لەقڕاوەستە تۆ یەکەمیان حقیقت حکوومەت کۆ دەبێتەوە. ئەوە ئەنی شتێکی ئەوەندە ئەوە نییە، کۆ دەبێتەوە حکوومەت بە تاکید. مەسەلەی چاکسازی ئێمە لە دەستپێکردنی ئەو حکوومەتە ئێمە هەمومان پێکەوە کۆک بووین لەسەر ئەوەی کە چاکسازی بکەین و بەرنامەی باشیشمان دانا بۆ چاکسازی. هەموو وەزیرەکانی بەشدار لە کابینەی هەشتەمیش زۆر بە پەرۆشەوە هەنگاویان دەنا بەرەو ئەوەی کە چاکسازی بکەن. بەڵام حقیقت ئەوەی کە ڕێگر بووە لەم مەسئلەیەدا ئەم وەزعەیە کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە، ئەم قەیرانە سیاسیانەی کە لە هەرێمی کوردستاندان هەیە. بەڵام ئەمە معنە ئەوە نییە کە هەرێم حکوومەتی هەرێم چاکسازی ناکات. حکوومەتی هەرێم بەردەوام دەبێتەوە و ئەو هەنگاوەی ئەمڕۆ ئێمە بینیمان هەنگاوێکی کابینەی هەشتەم و جەنابی وەزیری کاروباری کۆمەڵایەتی بوو بۆ وەکو ئەندامێکی بەشدار لە کابینە بۆ چاکسازی. با ئەو دوو سوالەش بکەن فەرمی کاکە فەرمی. ئێمە هیوادارین بگەینە ئەنجام. من پێم وا بوو ئێمە دەبووە زووتریش بگەینە ئەنجام، چونکە ئەم وەزعەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە، ئەم قەیرانانەی کە ئێمە هەمانە شەڕی داعش لەلایەک، ئەم تەتەوراتی کە لە مەنتیقە بە شێوەیەکی گشتی هەیە، من پێم وایە دەبووە ئێمە زۆر زووتر لەوە بگەشتینە ئەنجام
و بە ئەمەی کە مهمە ئەوەیە ئێستا دایۆلۆگ هەیە، ئێستا دانوستاندن هەیە، قسە هەیە، کۆبوونەوە هەیە و ئێمە هیوادارین کە ئەم کۆبوونەوانە ئێمە بگەینە ئەم خۆی بەنسبەت ئەم 4000 کەسە ئەمانە ئەم 4000 کەسە جارێ نقطەی یەکەم ئەوەیە موچەی کەسێک لەوانە نافەوتێ ئەو بڕیارەی ئێمە دەرمان کردووە بڕیارێکە کە دەبێ ڕێکخستنەوە بۆ ئەمانە بکرێتن ئەمانە پێشتر سەر بە شتێک هەبووە لە سلەیمانی بە ناوی ڕێکخراوەکان کە لەوێ پارەیان وەرگرتووە و کادری حزبی لەبەر ئەوە ئێستا کە ئەم ڕێکخراوە هەڵوەشراوە ئەمانە تەوزیع کراون بەسەر ئیداراتی حکوومەتی هەرێم لە هەولێر و لە دهۆک و لە شوێنەکانی تر ئەمەیان دەبێ ڕێک بخرێتەوە چونکە ئەمانە هەمووی ئەمانە ئەوەی ئیداریان نییە یعنی وەکو بڵێ ئەوەی ئیداریان نییە بۆ دامەزراندن لەبەر ئەوە زۆر طبیعیە سبەینێ ئەمانە مەسەلەی خانە نشینە مەسەلەی مەشاکلی ئەمانە دەبێ ئەمانە چارەسەر بکرێن پێش ئەوەی ئێمە بڕیار بدەین هەدەفی ئێمە بڕینی موچەی هیچ کەسێک نیە هەدەفی ئێمە ڕێکخستنەوە بووە لەو بڕیارەدا مەسەلەی حکوومەت کە جەنابی وەزیر چوتە ئەوێ بەڵێ طبیعیە ممکنە پارەی تێدا نەبی ئێستا چونکە ئێمە پارەکانمان لە ئەوروپاوە چکە بە پەلە بووین بۆ مەسەلەی موچە ئەوانە یەکڕاست هێناوەتە هەرێمی کوردستان بەڵام دوای ئەوەی کە ئەم حسابە لە تورکیا دەکرێتەوە ئەم پارەیە لە جیاتی ئەوەی ڕاستە و خۆ بێ هەرچەند نەو دەفرۆشتێ دەچێتەوە ئەو حسابەی کە لە تورکیادا هەیە ولوی واد نقل دەکرێت بۆ هەرێمی کوردستان آخر کەسە خۆی ئەمە ئەم دیاردیە تەنها پەیوەندی بە کوردستانەوە نییە پەیوەندی بە هەموو منطقە بە شێوەیەکی گشتی هەیە و هۆکارەکانیشی یەک هۆکار نین ممکنە زۆر هۆکار بن ببێتە سەبەبی ئەوەی کە کۆچبەران بەڵام ئەگەر ئێمە حساب بکەین ڕقەمی ئەو کۆچبەرانەی کە ئەمڕۆ لە کوردستانەوە دەچن بە بەراورد بکەین لەگەڵ شوێنەکانی تر پێم ئەو داتایانە پێمان دەڵێن کە ڕقەمەکان کەمترن بەڵام لەگەڵ ئەوەشدا حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا بە جددی هەوڵ دەدات ئیش لەسەر